گەیلان ساڵ لەبێت دوای زانیاریەکان لەسەر کێشەی ڕایکردنی بامەڵەکانی خانەنشینەکان بۆ کورسانی نیوز بخەیتە ڕوو. بەڵێ هەژار ینی لە سەرەتای ساڵە دوای چونەوە بواری جێبەجێکردنی بڕیاری حکوومەت بۆ خانەشینبوونی ئەو فەرمانبەرانەی کە تەمەنیان بۆ خانشین دەگرێتەوە کە بڕیارێکی و خۆش دەزانی لەمە و پێشی دادگای فیدراالی عێراق و ئەمە وای کردووە کە زیاتر لە 35,000 فەرمانبەر خانەنشین بن. بەڵام ئێستا کێشەکە ئەوەیە کە ئەو فەرمانبەرانەی خانەنشین بوونە مامەڵە و ڕێکارەکانیان زۆر بەسستی بەو بەڕێوە دەچێت مامەڵی خانەنشین بوونیان ئەوە وای کردووە کە چەماگێکیشا ینی موسەکانیان وەرنەگرتووە. ئەمە کێشەی زیاتر لە 35,000 فەرمانبەرەکە لەم ساڵدا خانەنشین بوونە لە هەرێمی کوردستان. بۆ ئەو بابەتە عەبدوڕەزاق خەیلانی وتەبێژی پێشووی دەسەی ژینگەم لە کێسەیەک لەو خانەنشینانێک کە شەوگرفتیان هەیە مامۆستا عەبدوڕەزاق سڵاو لێبێ سوپاسم دەرفەتە ئەگە پێمان بڵێ جنابتان چەند مانگ دەبێت خانەنشین بوونە شەوگرفتەکانتان بۆ ڕای نەکردنی مامەڵەکانتان چۆنە؟ دوای ئەوەی کە لە 15 2025 بڕیاردرا بە جێبەجێکردنی یاسای خانەنشینی عێراق ئێمە لە مانجی یەکەوە دەستمان لە کار هەڵگرت لە 21ەوە دەستمان لە کار هەڵگرت کە بەڵام دەستە کار هەڵگرتنەکە 12 2024 حیساب کراوە کە هەم پشوو بووە هەم خەڵکیش لە دەوام نەبوو. ئەوە یەک دووەم ئێمە کە نووسراوەکانمان بۆ کرا بۆ بەڕێوەبەرایەتی خانەنشینی هەولێر لەبەر ئەوەی ئەوان ژمارەی فەرمانبەرانیان کەمە ئیشەکان زۆر بەسستی بەڕێواچی ئەو ژمارە زۆرەی خانەنشینان دووسێ موالید بەیەکەوە کاریگەری زۆری هەیە لەسەر هەم قەرەباڵغی دروستکردن هەم ڕای نەکردنی مامەڵەکان لە بەرەوەی ژمارە فەرمانبەرانیان کەمە پێویست بوو وەزارەتی دارایی مشوری ئەو بابەتە بخوا و ژمارەیەکی زۆرتر لە فەرمانبەران تەرخان کا بۆ ئەوەی فریای ئەو خانەنشین بوونان نەکەون. جگەلەوەی کە ئێمە لە مانجی 12 هەموو سەرجەم فەرمانبەران موچاوەر نەگرتیا ئێمە مانجی 1 و 2 و 3 بێموچەین لەوانەیە مانجی 4 تەواو نەبی لەبەرەوەی ژمارەی زۆر ئەو فەرمانبەرانە خانەنشینە بن بەڵام ئیشەکانیان ناڕوە لە بەڕێوەبەرایەتی خاننشینی هەولێر 1 و 2 تا دەگاتە بەڕێوەبەرایەتی گشتی لەوێش پێداچوونەوەی ئەکرێ وردبینی بۆ فایلەکە ئەکرێ بۆ ئەو نووسراوانێکە کراوە دواتر ئەگەڕێتەوە ینی ماوەیەکی زۆری پێسی بە خاوی بەڕێواچی و ینی سێسار ماجی شەوی کە هیچ موچێک وەرنەگرێت. باسەوم لەوکە یانی چەند دەبێتن خەریکی ڕایکردنی مامەڵەکانتی بۆ خانەنشین بوونت گرفتەکان لەکوێ هەیە لەکوێ دایاوە چاوەڕ دەکەن بۆ مانجی 3 بە هەمان شێوەمانکان دیژ موچە وەرنەگرن؟ گرفتەکە لەوەدایە کە تۆ سەردا لە دوای ئەوەی کە نووسراوت بۆ کرێت لە دایرەکەی خۆت مەسە من لە دەستی ژینگە کە نووسراوم بۆ کراوە چوومەتە بەڕێوەبەرایەتی خاننشینی هەولێر لەوێ یەکەم جار یەکسەر لێت وەرناگرن ماوەیەکت بۆ دانێن لەبەرەوەی ئەوان دەڵێن ئێمە لەدە مامەڵە ناتوانانی زیاتر وەرگرن ڕۆژانە ئێزات ئەگەر ڕۆژێ دە مامەڵە بی 25,000 بڵێن لە هەولێر با 10,000 کەس بێ ئەو 10,000 کەسە بە چەند مانجی پێچی تا فایلەکانیان لێ وەرەگیرێ وەربینی تێدا ئەکرێ ئەو ڕاکانیان ڕێکە خرێتەوە و ئەنردرێ بۆ بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین لەوێشەوە بێتەوە بۆ خانەنشینی. دووەم سەبارەت بە ئەو هەژدە موچەی کە باسەکرا ئێمە لە دایرە خۆمان نووسرامان بۆ کراوە بۆ گەنجینە بۆ وەرگرتنی 6 موچەکە 6 موچەی بنەڕەتی بەڵام ئەویشیان ڕاگرتێ دەڵێن چاوەڕێن تا ئەوانش کۆ ئەکرێنەوە و ئەنێرین بۆ وەزارەتی دارایی ئیتحادی ینی فیدراالی ئەو کات ڕەزامەندی بێتەوە ینی هەم 6 موچەکە نییە ئەو 6 موچە بنەڕەتی هەم ئەو 12 موچێش ئەو کاتە ئەدرێت کە دوای ئەوەی مامەڵی خانەنشینی تەواو بوو ناسنامەی پێناسەی یعنی هەویەی خاننشینیت بۆ دەرچوو ئەو کاتە ئەو 12 موچێش ئەدرێکەوەتە ئەو 8 موچی کە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆژانە باسیەکەن کە 8 موچە بەسەرێکەوە وەرەگرن ئەو هیچ ئەساسیش تێدانێ لەبەر ئەوەی هیچی جێبەجێ نەکراوە جگە لەو 8 موچەیە کە مافی خۆتانە وەرەگرن ئەو وەرتان نەگرتووە چەمانگەی چ موچی خاننشینەکانیشتان وەرنەگرتووە ئێمە جگە لەو 8 موچەی کە ئەوەی مستحق و بیدرێتێ وەرنەگیراوە ئەوە 4 ماجیشە هیچ موچەیەک ماوەەرنەگرێت ینی
ئەمەلیش نا لەوانەیە مانجی چاریش وەرنەگرین یعنی ئاوا ئیشەکان بە سستی و بە خاوی بڕوە مانجی چاریش لەوانەیە وەرنەگرین کەەوە گرفتە ڕەنگە لە سەررجەم ئەو فەرمانبەرانێک کە ئێستا خانشین بوون دەستان خۆش سپاسگوزارەکان ڕۆزە خەیلانی وتێبێژی پێشووی دەستی ژنگە و یەکێک لە فەرمانبەرانەی کە خانشبوون هەژاریانی ئەوە گرفتی سەررجەم ئەو فەرمانبەرانەیە لە سەررجەم شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری هەولێر لە بەڕێبەتی خانشینی هەرێمیژە و گرفتە هەیە بەهۆی کەمی وەکو میوانەکەم ئاماژە بۆدا بەهۆی کەمی فەرمانبەر مامەڵەکان ڕای ناکرێن بۆ خانشینبوونی ئەو فەرمانبەرانەی بڕیاری خانشینبوونیان لێدراوە.